Ve bu yere ku pênc roja dirûz bûye. Berez Qeredaxê rojbaş tu xêra tij bo Kurdistan 24 sereta em ji helwestê Ewropayê dest pê bikin. Beriya bêhne ser helwestê diyasporayê û Kurdan li Ewropayê. Gelek caran mehaş vê yekê dibîtin ku Yeketiya Ewropayê, welatên Ewropî, Emerîkî behsa dostatiya bi hêza xwe û Kurdan dikin. Dibêjin Kurd dostên me ne, hevalên me ne, me peywendiyên başên siyasî, îtir diplomasî, bazirganî, di her astekê de hebî digel Kurdan hene. Dema bûyereka nexwastiya bi vî awayî durust dibîtin, bi roja ronak, xedir li Kurdan têkirin, êrişî ser Kurdan têkirin. Ev helwestê ku Yeketiya Ewropa nîşan didetin, yani helwestekî baş e û nirxandina we çi ji bo van cûrên helwestên Yeketiya Ewropa beramber bi mafên Kurdan li ser welat û xak û niştîmana xwe. Bele. Roştan baş û rojbîneraniş baş. Herkê temaşayê berjewendî xwe ye kat. İmro Yekîtî Ewropa و تقريبا اولات جوركاني اوروبا لبرجوندي اوانا كام شرا هاللجسيت وام شرا لنيوان هسدو حكمتي سوريا بزوترين كات راب وستيت برجوندي امان لويا ك بتمان صداي هزاري سوري بنيرنو بو سوريا وهدي كان باريان بيدن كبقرنوا واستمل ولاتي هولندايا دوري 2,000 سوریان ئامادە کردووە بگەڕێنەوە بۆ سووریا. اینجا ئەم شەڕە هەڵبگێرسێتەوە سووریەکان مەهانەیەکی زۆر بەهێزیان بەدەستەوەیە نایانەوێ بگەڕێنەوە بۆ سووریا ئەڵێ فەر بۆ وەسعەکەی سووریا وایە ئێمە ناگەڕێنەوە. اینجا لە بەرژەوەندی یەکێتی ئەوروپایە کە ئەم شەڕە بە زووترین کات ڕابوەستێت و بگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ و چارەسەر بکرێت بە پێی بەیاننامەی دەی ئازار لە نێوان هەسەدە و لە نێوان حکومەتی سووریایە. باشە کاکوریا بەڵێ فەرموو بەجددی یعنی کە یەکێتی ئەوروپا ڕۆڵێکی باشی هەیە لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەت لە سووریا ئەمە ماوەیەکی باشە. ئەمریکا بە هەمان شێوە ئیتر تا ڕۆسیا وڵاتەکانی تریش بۆچی ڕێ بە ئەحمە شەرع دەدەن بەو شێوەیە ئەم ئالوزیانە دروست بکاتن لە سووریا. خۆت ئاماژەت پێکرد کە خەڵکێکی زۆری سووری کۆچبەرێکی زۆری سووری لە یەکێتی ئەوروپای هەوڵ دەدەن بیان گەڕێنەوە. ئەی بۆ ڕێ پێدەدرێتن کە ئێرشی سەر عەلەوی بکات، ئێرشی سەر دورزیەکان بکات، ئێرشی سەر کورد بکاتن. یعنی ئەمە چ سودێک بە حکوومەتەکەی ئەحمە شەرع دەگەێنێتن. ئەمە بڕاب کەمە گەڕێتەوە بۆ 5 و 6 ئەم مانگەیە کە کۆبوونەوەیەک بوو لە بینی ئیسرائیل و نوێنەری سووریا کە شێبانی لەوێ بوو دانیشتن لە پاریس وەگەیشتن بە ڕێکۆتنامەیەکە کە ڕێز بگرێت لەو شوێنانەی کە ئیسرائیل گرتوێتی و ئەو شوێنانەی کە ئیسرائیل گرتوێتی قبول بکرێت لەلایەن سووریا و سووریا قبولی کرد و دوای ئەوە ببێتە شوێنێکی بازرگانی بۆ کاروباری بازرگانی و ئابووری لە نێوان سووریا و لەبێنی ئیسرائیل کە ئەو کەکەیشتنە ئەو ڕێکەوتنامە وا دیارەکە قەنەعەتیان هێنا بە ئیسرائیل کە ئێمە مەسەلەی کوردیش بە چارەسەرەکەی بۆ شێوەیە کە ئێمە خۆمانەمانەوێت. یعنی دەستیان گەیشتە ئەوەیە کە هێڕەش بکەنە سەر کوردەکانی حەلەب لەو دوو ناوچێ لە حەلەب دەریان بکەن و تقریبا نەتوانم بڵێم ئیسرائیلیش ئەو تۆ بەیاننامەیەکی دەرهێنا کە ئێمە هەوڵە دەین کە ئەمە بگەینە گفتوگۆیان نابێت ئەم شەڕەدا جوانت باس کرد. ئەمە یەکێک لە ڕۆژنامە نووسانیش بە هەمان شێوە بابەتێکی باشی نووسی بوو جوانی نووسی بوو لەسەر ئەم شەڕی کە 5 ڕۆژە بەردەوامە. دەڵێن کە ئەحمە شەرع و تیمەکەی کەتنە گفتوگۆ لەگەڵ ئیسرائیل توانیان ڕێکەونامەیەک ئیمزا بکەن بۆ لێک تێگەشتنی کە ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد. دەڵێتن کە زانیان کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی دروست دەبێتن و لەسەر دروستبوونی ئەو پەیوەندی و ڕێکەونامەی نێوان ئیسرائیل و سووریا
ئیتر ئەحمەشەر و حکوومەتەکەی ئەحمەشەرە هاتن ئەم شەڕیان دروست کرد بۆ ئەوەی فۆکسی میدیا بگۆڕن فۆکسی خەڵک بگۆڕن ئەمە ڕاستە؟ ڕاستە ئەمەش ئاماژەی بۆ ناوشتێکی زۆر ڕاستە بەڵام لە هەمان کاتە ئەوەش بزانە ئەوانەی کە شەڕەکەن حاضر لە حەلب زۆربەی داعشەکان و نەسرە و هەر ئەو بەکرێوگیراونە بوون کە شەڕی کوردیانە کرد ئێستا هاتوونە بۆ تۆڵەکردن لە کوردەکەیە چونکە کوردەکە هەسەدە توانی لەو 10 ساڵی ئاخرا ئەو زیانەی بە داعش بنێت و داعش ئەو منتیقانەوەی پاک بکاتەوە لە داعش و لە چەتەکانیانە ئێستا هاتوونە تۆڵە وەرەگرن دوایەوە حکومەتی شەر ئەوەنە کۆنتترۆلی نییە لەسەر هەندێ گروپە تێرۆریستەکانی کە لە ناو کەی حال حاضر شەڕەکەن لە حەلب ئەی ئەم گروپانە فەرمان لە کێ وەرەگرن بۆ شەڕکردن بۆ ئێرشکردن هەندێکیان هەیە فەرمان ڕاستەوخۆ لە تورکیا وەرەگرن ئەوە شتێکی زۆر تەبیعیە چکە زۆربەی ئەوانەیە کە ئێستا شەڕەکەن خۆ عەرەب نین زۆربەیان یان چینین یان ئەفغانن یان ئوزبەکن یان قرغیزن زۆریان هەیە کە لەو بەکرێگیراوانەی کە دایانێ ناو حەلب شەڕەکەن اینجا ئەوانە گوێ نادەن بە حکومەتی ئەوە گوێ نادەن بە حکومەتی شەرع بەڵام لە هەمان کاتە عەسکەری شەرعیشی تایە پۆلیسە شەرعیشی تایە یعنی وەکو ڕێگەیان بۆ کرایەوە لە دوای ڕێکوتنامەی لەگەڵ ئیسرائیل توانیە قەناعەت بە ئیسرائیل بنێنن اینجا وەکو جەنابتانەوە ناوەیانەوە ڕاگەیاندنی جیهانی باسی ئەوە نەکرێ و باسی ئەوەی حەلب بکرێت تەرکیز بکرێتە سەر ئەوەی حەلب تاکو ئەوە بە شێوەیەکی سەرەتایی تەماشا نەکرد بۆ ئەوەی ڕێکەونامەکە جێ خۆی بگرێتن باشە کاکوریا جیا لەم بابەتە بایمە باسی ڕەوەندی کوردی بکەین لە یەکێتی ئەوروپا لە جیهان بە شێوەیەکی گشتی توازانی لە بوو بابەتی شەڕی غەزە و یان برین شەڕی چەکدارانی حەماس لەگەڵ ئیسرائیل سوپای ئیسرائیل ئیتر بە ملیونەها عەرەب لەم یەکێتی ئەوروپایە لەم وڵاتەی کە جەنابەت لێ هاتنە سەرجادە وەکو دروستکردنی لۆبیەک بۆ یەکێتی ئەوروپا ئەمڕۆ بە ملیونەها یان دەتوانین برین بە 1000 ملیونەهاش کورد لە ئەوروپا هەیە لە ئەمریکا هەیە ینی ئەم هەلوێستەی کورد بۆ وەکو پیوست نابینرێتن بۆ نایەنە سەرجادە داوای مانگرتن بکەن داوای دروستکردنی لۆبی بکەن لەم وڵاتانە بۆ ئەوەی دەسوەردانێک هەبێت ئەگەر نەخۆ ئیلهام ئەحمەد ماوەیەک بەر لێستا ڕایگاندە بوو گوتی ئەگەر دەسوەردانی نێودەوڵەتی نەبێتن کۆمەڵکوژی قەتڵعامی کورد دەکرێتن لە ئەشرەفیە لە شێخ مەقسوود بەڵێ من لە 2007 پرۆژەیەکم پێشکەش کرد بە حکومەتی هەرێمی کوردستان کە بێت پشتگیری بکە لە دروستکردنی لۆبیەکی کورد بۆ لە دەرەوەی وڵات اینجا ئەو لۆبیە ئەگەر دروست بکرایە هەموو پارتە سیاسیەکان ڕێک بکەوتیان لە نێوان خۆ لۆبییان دروست بکردا بۆ ڕۆژی کیوارە ڕۆژی تنگانە زۆر گرنگە چونکە بێ لە ڕۆژی تنگانەیە ئەو لۆبیە دەست بەکار بکات زۆر جموجولێکی دیپلۆماسی بکات لە ناو کەناڵە دیپلۆماسیەکانی یەکێتی ئەوروپا و لە ژنێف و لە نیویۆرکە ئەوە زۆر گرنگە لۆبی کورد ئەو پرۆژەیە تاکویستە جێبەجێ نەکراوە بەڵکو هەیە تاکەوتاک هەیە گروپ هەیە پەیوەندیە کات بەڵام وەکو خۆت دەزانی ئەگەر یەک بگرن کوردەکان بە یەک دەنگ ئەبڕۆنە پێشەوە بۆ لای ئەم جیهاتە یەکێتی ئەوروپا بێت و یا نیویۆرک نەتەوەی کردەوەکان بێ مافی مرۆڤ لە جنێڤە ئەگەر بە یەک دەنگ بڕۆن زۆر بەهێزترە بێتەوە بەڵام ئەگەر بە تاک بڕۆنەوەمانەیە هێزتری اینجا بڕوا بکەم ئەگەر لۆبیەکی کورد حال حاضر بە زووترین کات دروست بکرێ و بچێت بۆ لای ئەم جیهاتە سیاسیانە کاریگەریەکی زۆر پۆزیتیفێ بێت بۆ ئایندەی کوردیش زۆر باشە بەڕێز وەریا قەرەداغی شۆڤەکاری سیاسی لە هۆڵندایە دگەلمە بوو گەلێکی سوپاسین هەر هەبن